چوارشەممە سوورەیە لەم ڕۆژەیە ڕوحەکانیان سەردانی ماڵەکانەکەن مەسن ئەو ماڵێک کە مردووی لێ مردبێت یەن ئەبێ لەو ڕۆژەیە دڵە خۆش بێ ماڵەکە پاک بکرێتەوە دڵە زۆ خۆش بێ. ئەمڕۆ چوارشەممە سوورەیە لە لای ئاینی زەردەشتیەکان کە بە کۆتا چوارشەممەی پێش نەورۆز دادەنرێت و بە ڕۆژێکی پیرۆز دادەنرێت لە ئاینی زەردەشتیدا. من زانێری زیاتر لە میوانەکەم ئەوەت حسامەدی نوێنەری زەردەشتیەکان لە کوردستان و عێراق فەرمیت ئێرە ئەوەتان ئەم ڕۆژە چیەگەێنی لای ئێوە چیتان کرد ئەمڕۆ لێرە؟ سپاس بە سایت کەناڵە جوانەکەتان 1964 بەخێربێن سەر چاو. ئەمڕۆ ئێمە لە سەرای زەردەشتیانی کوردستان لە سلەیمانی ئاهەنگی چوارشەممە سوورەمان پیرۆز کرد کە یەکێکە لە هەرە بۆنە خۆشەویست و بەناوبانگەکان و گرنگەکانی ئێمە کە ئاخر چوارشەممەی پێش ڕۆژی نەورۆزە. ئەم ڕۆژە گرنگی ئەم ڕۆژە لە چیایە؟ یەکەم ئێمە ئەوێ سفرەیەک ئەڕازێنی لە ڕۆژە و خەڵک و خزم و کەسکار هەمووی لە ماڵێک کۆ بێتەوە یان قاعاگرنیان لە نادی، بەڵام زیاتر لە چوارشەممە سوورەیە لە ماڵەوە ئەیکەن و زۆر شوێنیش هەیە هۆڵەگرێ. ئەنجا لێرەیە سفرەیەکی حەوت سینیمان هەیە، حرفی سی دەست پێکا وەکو سیر و ماسی و سێ و سەبزی و ئەم شتانە کە هەمانە لێرە کە دایانین و ئاوێنە ماسی زۆر گرنگەکە تایە بێ و لەو ڕۆژەشە هەروەها مناڵان هینەکات، مناڵان جلی سەوز و سوور و شتی جوان لە بەرەکات ئەبێ ئێمە جلی تازەیان بۆ بکڕین جەژنانی بینی لە ڕۆژانە. و ئەوەی کە لێرە ئەڵێن کە لە چوارشەممە سوورەیە لەم ڕۆژەیە ڕوحەکانیان سەردانی ماڵەکانەکەن مەسن ئەو ماڵێک کە مردووی لێ مردبێت یەن ئەبێ لەو ڕۆژەیە دڵە خۆش بێ ماڵەکە پاک بکرێتەوە دڵە زۆ خۆش بێ بۆی کە ئەوانیش هەست بکەن کە ئێوە لە خۆشیان ئەوانیش دڵیان خۆش بێ و لە خۆشیابن. کەواتە ینی تایبەتمەندی خۆی هەیە چوارشەممە سوورە لەم سفرەیە کە دایانین ئێمە شەرابمان هەیە، شەراب زۆر مقەدەسە کە دایانین و هەروەها ئاگرەکەینەوە. ئاگر بوونی ئاگر لە هەموو بوونەکانمان زۆر گرنگە لەبەرەوەی ئاگر ڕۆشناییە، ڕووناکی ژیانە، ئەگەر ڕووناکیش نەبێ ڕۆژ نەبێ ژیان نابێت. کەواتە ئاگر ڕووناک دەکاتەوە، دەروون پاک دەکاتەوە و هەروەها ئاگر یەکێکە لەو توخمانەی کە بەکتریا هەکوژێت کە ینی کە هەموو ئێستا سەری ئەم ژوورە بکەی هەموو شتێک لە ئاگر دروست کراوە و خۆمان لە گەرمایەکمانتیا تاقەیەکی ئاگریمانتیا و وەختی خۆشی لە کۆنا ئاژەڵە کێویەکانی ماڵەکانیان لە کێویەکان بە ئاگر پاراستەوە. هەروەها لە بینی شارەکانە بە تایبەتی ئێمە ئەم زاهرەیە لە کوردستانە بینین لە بینی شارەکان بۆ شارەکان کوردی چەند مەترێک گردێک دروست کراوە لەسەر گردەکە. ئەو کاتەوەکو ئێستا نەبوو تەکنۆلۆژیا بەخۆی بێ بە ئاگری شارەتیان کردووە، مەسەڵەن گە شەڕ وایە زۆر بەسەری ئەگەر هیچ ینی ئاوا بە ئاگری شارەت یەکتریان کردووە. ئێستا ژەم کردە دەستکردانە ماوە کە ئەچی بۆ هەولێر بۆ هۆک ئەیان بینی خاصن لەو شوێنانەی کە گرد و شاخ و داخیتیانە بێ. کاتە لێرەیە چوارشەممە سوورە یەکێکە لە هەرە بۆنە پیرۆزەکانی زەردەشتی و پێچکە لەو ئێمەی زەردەشتی ینی سیکە هەموو قوسەکانمان پابندە بە گۆڕینی ئاو هەوایی مەسەن لە سەرمایەکی زۆر کەزستانە بۆ بەهار یەکەم ڕۆژی ئێمە ساڵی تازەی کوردی طبعاً نەک هەر کوردی و ئاریانی وەکو مەسەن کوردستان و ئێران و تاجاکستان و گرگستان و ئازەربایجان و بەشێک لە هیندستان هەموویاننا ساڵی تازەمان ئێمە لە یەکی لە 21/12 ئێستا قاموس تەقویمێکم بەدەستەوەیە خەریکم کۆپیەکەم تەقویمەکە ساڵەکەی ئێمە یەکی یەک ئێمە لە 21 سێوە دەست پێکات تا 21/4 یعنی مانگی نەورۆز ئاوا مانکانی ئێمە ئاوا دەست پێکات لەبەرەوەی کە هەموو کرد وەختی خۆی پێش 1400 ساڵ پێش ئەمڕۆ ڕۆژەکانمان ئێمە ساڵی نوێمان لە مانگی سێوە بوو و بێجگەلەوە هەموو قوسەکانیشمان پابندە بە گۆڕینی ئاو هەوای مەناخیەوە وەکو مەسەڵەن چۆن لە زستانێکی سارد بۆ گەرم بەهارە و دوایی لەوەی تر هاوینە و لەوەی تر لە 21 مەسەڵەن 9 پاییزە و لە 21/12 کە دیسان ڕۆژە دایکە بێتەوە شەوی یەڵدایە و زستانێکی ساردیە. بۆیە ئێمە لێرەیە قوسەکانمان وایە و لەم ڕۆژەشە شەو ڕۆژە بێتەوە ئیکوێل وەکو یەکی لێت و دنیا بەرە و کاتی فەسڵێکی خۆش. ئەنجا لەم ڕۆژەیە ژیان سەر لە نوێ ئەبێتەوە، نێورۆز ڕۆژێکی نوێیت. چۆن نەزانین ئەگەسەیەکی لەم ڕۆژەیە گوڵەکان درەختەکان ئەپوکێتەوە، هەمووی گەڵا دەرەکات و ئیتر بەفرە تاوێتەوە و ئەم گیانە هەمووی ئەڕوێتەوە و کەواتە نەورۆز یعنی ساڵی تازەی کوردی، ساڵی تازەی ئاریانی و بەخێر بێن سەر چاو. نەورۆز
کە بەعی نەورۆزە پیرۆزە لە هەموو گەلی کورد، چوارشەمە سوورەش پیرۆزە لە هەموو گەلی کورد و ئاریانی و هەموو جیهان. و هیوادارم لەم ڕۆژەیە شەڕ و ئاژاوە لە هەموو جیهان نەمێنێ، تەنها خۆشەویستی پێکەوە ژیان یەکتر قبولکردن بڵاو بێتەوە. زۆر سامەدین بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمڕۆ ڕۆژی چوارشەمە سوورێکە کۆتا چوارشەمەیە لە لای زەردەشتیەکان کە دەکرێتە پێش نەورۆزەوە.